لەگەڵ هاتنی وەرزی هاوین و وشکبوونی پوش و پاوان لە سنوورەکەدا بە هۆکاری نادیار و بەدەستی ئەنقەست چەندین ئاگر لە سنووری قەزای سۆران کەوتونەتەوە کە بەهۆی ئەم ئاگرانەوە هەزاران دۆنم پوش و پاوەن و هەزاران دار و درەختی سروشتی و باڵندە و ئاژەڵی چێوی لە ناوچوون. هەموو ئەمانەش مرۆڤەکان هۆکارن. لە سەرەتای هاوینی ئەم ساڵەوە تاوەکو ئێستا 1500 دۆنم زەوی لە سنووری بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران سوتاوە، زۆربەیان بەدەستی ئەنقەز بوونە و زیاتر لە 250 دۆنم زەویش بەهۆی تۆپباران و بۆردومانەکانەوە سوتاوە. تا ئێستاکانە سنووری بەڕێوەبەراتی ئێمە 1500 دۆنمان دووچاری سوتان هاتووە و زیانەکان زیانی مادیشمان زۆر بووە و زیانی گیانیشمی بەدوایە هاتووە لە ئەنجامی بۆردومانەکانە. ڕووداوی گەورە لە سنووری بەڕێوەبەراتیمان 6 ڕووداومان هەبووە، چیای برادۆز، با بڵێم چیای زۆرەکڤان و چیای ماندرێن و چیای با بڵێم زۆزەک کەوەی کە دوێنێکانش ڕووداوێکی لەم چەشنێمان هەبوو لە ئەنجامیەوەی کە 5 کاتژمێر ڕووداوەکە بەردەوامی هەبووە. 150 دۆنم زەوی سوتانی کردبوو. بێگومان ئەمە هەنێکی بابەتی ناویژدانیە، واتە ئینسانەکان هەنێکیان بەدەستی ئەنقەزیشەکان ئاگرەکان دروستەکەن و هەنێکیشی گوێ بەوە نادا زیانەکان چی لێکوێتەوە. چالاکوانێکیش ئاماژە بەوە دەکات بەرپرسانی حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی بۆ چاوی کامیرەدار بچێنن با هەزاران دار لە سووتان بپارێزن بە دابینکردنی پێداویستی گرنگ بۆ بەرگری شارستانی و کەمکردنەوەی ئەرچی سەرشانی کارمەندانیان بە بەکارهێنانی فڕۆکە بۆ ناوچە شاخاویەکان بۆ ئەوەی لە زووترین کات ئاگر بکوژێنرێتەوە. من ڕووی داواکاری خۆمەکەمە بەرپرسەکان لە جیاتی دارێک بچینن ئەوان نەتوانن هەزاران دار لە سووتان ڕزگار بکەن بە دابینکردنی هەلیکۆپتەری ئاگرکوژێنەوە یانە دابینکردنی تیمی بەهێز و هەروە کاریگەر بۆ و شتە سەردەمیەکان بۆ کوژانەوەی ئەو ئاگرانێکە لە کوردستاندا ڕوودەمچەکان بێگومان دەبێتە هۆی پیسبوونی ژینگە وەروە لە ڕووی تەندروستی زیانی زۆری هەیە وهروە دەبێتەوە هۆکارێک بۆ کوشتنی گیانداران و هەروە باڵندەکان کە ئەمە باڵندە و داروبار لە سروشتی کوردستاندا جوانێکی تایبەتی هەیە بۆیە پاراستنیان کوردستان جوانترەکات. سوتاندنی دارستانەکان بەو ڕێژە زۆرە لە سۆران سەرەتایەکی مەترسیدارە و حکوومەتی هەرێمی کوردستان دەخاتە ژێرپرسیارەوە بە پێی وتەی بەرپرسانی بەرگری شارستانی سۆران بەهۆی قەدەغەکردنی داری تەڕ لە بڕین کەوتنەوەی بەشێک لەو ئاگرانە بۆ ئەوەیە کەوا داری ناوچەکە بسووتێنرێن هاوڵاتیان دارەکان بۆ وەرزی زستان بەکاربهێنن. زۆری بە بابەتی ئەوەیە کە هەنێکی خەڵک هەیە مەبەستێتی بۆ بابەتی داربڕین کە داری تەڕ ناتوانن بیبڕن و لە ئەنجامی سوتاندنی ئەم جەنگەڵانە واکە دوجار ئەم بابەتیان بۆ فراهەم بێ. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.